محوی شعرش زۆر زانی هەیە لە وەسف و سەنای پێغەمبەری نازدارمە صلی الله عليه وسلم دەڵێ وەکو یاقوت و بەردی تر جەنابی ئەحمەدی مرسەل کە تێ فکری لە ئینسانە بەڵێ ما نەک وەک ئینسانە وجودی ئەو لەگەڵ باخی وجودان هەر نییە فەرقی وەکو چی وەکو ڕۆح و جەسەد بێسێبەری خارج لە ئیمکانە مەگەر ئەو سێبەرانەی خەزنەمان کردووە بۆ مەحشەر چ دڵسۆزیەکیشە لەم گەرمایە سایی لە سەرمانە لەگەڵ بێسایی سایی خەیاڵی کەوتە سەر هەر کەس چ کەسدار و چ بێ کەس سەییدە سەردارە سوڵتانە ئەوی ساتێ لەبەر پێیا سەری تەسلیمی دانابێ ئەبەد مالیک ڕیقابی کردنی تەسلیمی شاهانە قول و بەندە و غولام و خادیم و دەربانی بەردەرگای نەجاشی و توبەح و هەرقەل عەزیزی میسر و خاقانە ئەوەی جێ هەڵتڕوشکانێکی لەبەر ئەو قاپیە دەستکە و بەحاری دێ بڵێ ئێرە وەک تەختی سولەیمانە خودا پێداوەکانی فائیدی ئیکسیری سوحبەت بوون چ من چی تۆ مەلائیک ئەنبیا خۆزگەی بەخۆیانە ئەلووی مەرتەبەی گەرشەمەیەکت تێگەێنم من ئەترسم بەردەبارانم بکەن ئەم تێنەگەیوانە نەدەر دەرچی ئەلووی هیمەت نەکە یەقین ئەمما لەگەڵ باخی ڕەسوولدا تێبگەی بۆ فەرقی بڕوانە شەفاعی نوحە بۆ کەنعان و ئیبراهیمە بۆ ئازەر ڕەسوول الله شافیع بێ چ بۆ خزم و چ بێگانە بە قوربانی ڕەجایەک بم کە ڕاجی بێ مەحابا بێ ڕەجا قوربانی یەئسە بێتە سەر خۆمانە خۆمانە کەلیم ئەرینی کە فەرموو هەر جەوابی لەنتەڕانی دی مشەڕەف بوو محەممەد بێ تەڵەب بەم مرتەبە وشانە ڕۆژی ئیسەوی تا ئاسمان و شەمسی عالەم بوو ڕۆژی ئەحمەدی تا لامەکان و شەمسی جانانە سڕەیەک بەو هەموو شاباڵەوە جوبریلی زلقووە لە ڕێگا بەجێمابوو دەیوت خزم مەیدانی سوڵتانە ئەوە شعرەکەی مەحویە ئێستا دێنە سەر ڕوونکردنەوەکەی تا هەوڵە دەین بە کورتتری جوان ڕوون بکەینەوە دەڵێت وەکو یاقوت و بەردی تر ئەڵێ محەممەد یاقوتە ئێمە بەردەکانی ترین چکە وەک یەکترین ئەو بەرزتر بوو لە ئێمە لە ڕووی کاری ئەخلاقیەوە لە هەموو شتێکەوە ئەو بەرزتر بوو دەڵێ وەکو یاقوت و بەردی تر جەنابی ئەحمەدی مرسەل ئەڵێ ئەو یاقوت بوو یاقوتیش هەر بەردە بەڵام جیاوازە دەڵێ جەنابی ئەحمەدی مرسەل کەواتە ئەو ئەحمەدی کە دەهێنرێت دەنێردرێت ئەڵێ کە تێ فکری لە ئینسانە بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەچوو ئەشکەوتی حەرا بۆ ئەوەی چارەسەرێک بۆ ئومەتەکەی بدۆزێتەوە لە پاڵ ئەو هەموو خراپەی دڕەخێ و درڕندایەتیەی زیندە بەساڵکردنی منداڵەکانیان دەیان کرد دەچوو ئەشکەوتی حەرا بۆ ئەوەی فکرێک بدۆزێتەوە بتوانانی میلەتەکەی پێ چارەسەرکە خوای گەورە ئیسلامی بۆ نان مەحوی دەڵێ بەڵێ فکرەکەی سەرنجامی گرت ما نەک وەک ئینسانە بەڵام فکرەکەی وەکو ئینسان نەبوو زۆر جوان باز دەکات دەڵێ بەڵێ کە تێ فکری لە ئینسانە فکری کردەوە لە شتەکان بەڵێ سەرنجامی گرت ئەو ئومەتی ئیسلام کشا بەناو جیهانە بەڵام دەڵێت نا وەک ئینسانە بەڵام وەکو فکری ئینسان نەبوو ئەوها چۆن بڵێ کەم و کوڕێکی زۆری تێدابی و فەشەل بینی وەکو یاقوت و بەردی تر جەنابی ئەحمەدی مرسەل کە تێ فکری لە ئینسانە بەڵێ مانەک وەک ئینسانە وجودی ئەو لەگەڵ باخی وجودان هەر نییە فەرقی ئەمە و لەگەڵ محەممەدی جیاوازێکمان نییە هەردووک مرۆڤین وەکو چی وەکو ڕۆح و جەسەد بێسێبەری خارج لە ئیمکانە دەڵێ پێغەمبەر محەممەد صلی الله علیه و سلم سێبەرەکەی خۆی هەڵی گرتە بۆ ئێمە لەوەی لە ڕۆژی مەحشەرا بەسەرماندادا کە تێ فکری لە ئینسانە بەڵێ مانەک وەک ئینسانە وجودی ئەو لەگەڵ باخی وجودان هەر نییە فەرقی وەکو ڕۆح و جەسەد بێسێبەری خارج لە ئیمکانە بەڵام چێ مەگەر ئەو سێبەرانەی خەزنەمان کردووە بۆ مەحشەر چ دڵسۆزیەکیشە لەم گەرمایە سای لە سەرمانە ئەلێ ئەو سێبەرەکەی خۆ هەڵگرتە بۆ ئەوەی لە ڕۆژی مەحشەرا بەسەر ئومەتەکەیدا بدە
ئەڵێ چتر سۆزیەکە لەو گەرمایەشە خەڵک هەر هەمویان لەبەر گەرمایی تشتی خۆرە بێزارن ناڕەحەتن گەرمایتیان ئاڕەخیان هەیە هەتا ناو دەمی هاتو هەیە تا ناو لوتی هاتۆ تا هەیە نقم بۆ خەرق بۆ لە ئاڕەخی خۆیە ئەڵێ لەو کاتەشە ئەو ئێستا خەمیمەیەتی سێبەری خۆی لە سەرمانە وەسی عەرشەکەی خۆی گەورەیە لەو کاتەشە سایل لە سەرمانە لەگەڵ بێسایی سایای خەیاڵی لەگەڵ بێسایی سایی خەیاڵی کەوتە سەر هەر کەس ئەڵێ هەر کاتێک فکرێکەکە هەر یەکێک لە بەندەکانی خۆی چ کەس دار و چ بێ کەس سەییدە سەردارە سوڵتانە چ کەس دار بێ چ کەسێک کە خزمی بێ چ بێ کەسبی سەییدە سەردارە سوڵتانە یعنی چ خزمی بی چ نەخزمی بی هەر کە چۆ ژێر ئەم سێبەرەیە خۆی پێ چییە؟ خۆی پێ سەردارە پێ سەر سوڵتانە وانە خۆی پێ سەیدە یعنی لەژێر ئەو باڵەیە کە خەڵکی دیکە لە ژێر گەرمایەکانن ئەو لەژێر ئەو هەورەیە حەسایتەوە چ کەس دار و چ بێ کەس سەییدە سەردارە سوڵتانە اینجا دێت باسی خوای متعالاکە ئەوەی کە باسمان کرد باسی پێغەمبەر صلی الله علیه و سلم ستا دێت باسی خوای گەورەکە دەڵێت ئەوەی ساتێ لەبەر پێیە لە ژێر پێی سەری تەسلیمی دانابێ یعنی سوژدەی بۆ خوا بردبێت خاڵی سەند کە سوژدەی بۆ خوا بردووە ئەوەی ساتێ لەبەر پێیە سەری تەسلیمی دانابێ ئەبەد مالک ڕقابی گەردەنی تەسلیمی شاهانە ئەم گەردەنە کە سوژدەی بردووە تەسلیمی شاهانە بووە شاش شوێنکەوتەکانی خۆی ون ناکە شوێنکەوتەکانی خۆی عەزاب نادا ئەگەرەتە یەک لەحزە سوژدەت بۆ خوا بردبێ خوای گەورەش عقوبەت نادا سزات نادا باگر جەهەنەم ناترسێنێ چونکە ئەم گەردەنە تەسلیمی شاهانە بووە ئەوی ساتێ لەبەر پێیە سەری تەسلیمی دانابێ ئەبەد مالک ڕقابی گەردەنی تەسلیمی شاهانە اینجا دێت باسی ئەو کەسانەکە کە لە خزمەت پێغەمبەرە بوون دەڵێ قول و یعنی قوڵە ڕەشەکان بەندە و عەبد و غولام و خادیم و دەربانی بەردەرگای خزمەتکارەکان و ئەوانەی لە بەردەرگای پێغەمبەران صلی الله علیه و سلم چێنەوەن لە بەردەرگای پێغەمبەران خزمەتیەکەن قول و بەندە و غولام و خادیم و دەربانی بەردەرگای چێنە نەجاشی و توبەح و هەرقەل عەزیزی مصر و خاقانە چی؟ نەجاشی سەرۆکی حەبەشە هەرقەل ڕەئیسی ڕۆم توبەح مەلیکی یەمەن عەزیزی مصر لەگەڵ خاقان گەورەی چین ئەڵێ ئەوانە لە خزمەت پێغەمبەران خزمەتیەکەن اینجا بەردام دەبی دەڵێ ئەڵێ ئەوەی جێ هەڵتڕوشکانێکی لەبەر ئەو قاپیە دەستکە و بەحاری دێ بڵێ ئێرە وەک تەختی سولەیمانە یعنی ئەو سێبەرەی کە پێغەمبەر سەڵام ئەیدا بە سەرمان ئەڵێ ئەوەندە خەنیە بن لەبەر ئەو سێدەرە چووکە خۆی نیعمەتێک کات و لەبەر ئەو تایە بچی بەر سێبەرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە مەوەسی عەرشەکەی خوای گەورەیە ئەڵێ ئەوەی جێ هەڵتڕوشکانە چووکە ئەوها جێگای بووە ئەڵێ بەحەستەم جێگای بووە جا ئەو مەلیکانە باسی مەلیکی گەورەکە ئەڵێ گەر ئەوانە جێگایان بۆ لەژێر ئەو سێبەرەیە ئەڵێ بەحاری دێ بڵێ ئێرە وەک تەختی سولەیمانە ئەڵێ پێی عەیبە بڵێن ئێرە وەک تەختی سولەیمانە ئەڵێ لە تەختەکەی سولەیمانش خۆشترە چونکە سولەیمان پێغەمبەر پاشا هەموو دنیا بوو ئەڵێ ئێستا ئەو جێگای پێخۆشترە ئەڵێ بە شوێنی سولەیمان ناگۆڕمەوە بەحاری دێ بڵێ ئێرە وەک تەختی سولەیمانە دەڵێ علووی مەرتەبەی گەر شەمەیەکت تێبگەینم من ئەڵێ ئەگەرە من یەک شەمە باسی پێغەمبەر بکەم صلی الله علیه و سلم کە یەک شەمە چی کردووە لە هەزارەها شەمە یەک شەمە چی کردووە یعنی بڕێکی زۆر بچووک لە یەک شەمە چی کردووە ئەگەر بەحەستەم باسی پێغەمبەری خوا بۆ بکەم ئەڵێ ئەترسم بەردەبارانم بکەن ئەم تێنەگەیوانە ئەڵێ ئەترسم خەڵک بێ بەردەبارانم کە لێم بدا بڵێ کاکە تو وا محەممەد گەوراکەی پێم بڵێن کافریەت و مشریک بووی کافر بووە یعنی ئەوها ئەوەندە گەورەیە من ناتوانم باسی بکەم کە باسی بکەم بەردەم تێگرن ئەڵێ نەظەر دەرچی علووی هیمەت نەکە یەقین ئەمە لەگەڵ باغی ڕەسوولدا تێبگەی بۆ فەرخی بڕوانە ئەڵێ بۆ ئەوی مەزنێتی ئەو محەممەدە باسکەم ئێدەبی جواز بکەم لەگەڵ پێغەمبەرەکانی دیکە بۆ ئەوی مەزنێتی ئەو محەممەدەدان بۆ دەرکەی دەڵێسە دەڵێ شەفاعی نوحە بۆ کەنعان و ئیبراهیمە بۆ ئازەر مەحویسەکە ئەمە پێنج پێغەمبەرمان هەیە پێغەمبەرە ئول عەزمەکان پێ دەڵێن ئەوانەی کە لە هەمیان بەرزترن پێغەمبەر ئیبراهیم
پێغەمبەر نوح، پێغەمبەر ئیسا، پێغەمبەر موسا، پێغەمبەر محەممەد سلامی خوان لێبێت. ئەوانە پێنجن ئەوائیلەکانن. جا دێت جیاوازی لەکە ئەو پێنجانیانەکە لەگەڵ محەممەد مەقارەنیانەکە. ئەڵێ شەفاعی نوحە بۆ کەنعان و ئیبراهیمە بۆ ئازەر. پێغەمبەر نوح کوڕەکی هەبوونای کەنعان بوو. پێغەمبەر نوح لە دنیا شەفاعەتی بۆ کرد. وتی خوایە گیان کەنعانی کوڕم بپارێزە شەفاعەتی بۆ کرد. بەڵام خوای گەۆر وەڵامی داوە کوڕەکەت بەریە لە ئێوە نییە. هەر لە دنیا شەفاعەتی بۆ کرد. کەواتە پێغەمبەر نوح شەفاعەتەکەی فەوتان بۆ کوڕەکەی خۆی کرد. ئیبراهیمە بۆ ئازەر. ئیبراهیمیش شەفاعەتی بۆ باوکی کرد. گوتی باوکە بۆ مسلمان نەبوو هەر شەفاعەت لە دنیا لەو کرد کەچی نەهاتە دی. کەواتە هەردوو شەفاعەتەکە ئیبراهیم و نوح فەشل لێنایە بەمانایەک لەماناکە. اینجا دەڵێت دەڵێت لە ڕەسوڵ الله شافع بێ چ بۆ خزم و چ بێگانە. کەچی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم شەفاعەت بۆ هەمویان دەکات. چ خزمی بی چ بێگانە بی. ئەلێ بە قوربانی ڕەجایەک بم کە ڕاجی بێ مەحابا بێ. ڕەجا قوربانی یەئسە بێتە سەر خۆمانە. ئەلێ قوربانی ئەو ڕەجایە بم کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم شەفاعەتمان بۆ بکات. ئەلێ ئەگەر ئەو ڕەجایە منی نەگرتبایەوە ئێستا من یەئس و نائومێد ئەبووم. یعنی قوربانی ئەو وەشەیە بم کە گوتی شەفاعەت بە ئومەتەکەم ئەکەم. ئێستا ئەگەر شەفاعەت بۆ خزمەکانی خۆی و نزیکەکانی خۆی کردبا ئێستا من نائومێد دەبووم لێرانە. جا بۆیە دەڵێ بە قوربانی ڕەجایەک بم کە ڕاجی بێ مەحابا بێ. ڕەجا قوربانی یەئسە بێتە سەر خۆمانە ئەوەیە کە خۆمانیشی کردەوە. اینجا دیت جاواب لە نێوان عیسا محەممەد و موساکە. دەڵێ کەلیم ئەرینی کە فەرموو هەر جوابی لەم تەڕانی دی. موساکە بەخوای وت خوایە جا حەزەکەم تۆ ببینم. خوای گەورە چۆن جوابی داوە لەن تەڕانی ناتوانی من بینی موسا. ئەی محەممەد مشەڕەف بوو محەممەد بێ تەڵەب بەم مرتەبە وشانە. بەڵام محەممەد بێ ئەوەی خۆی داوا بکە خۆی جبرەیل هات ئیسرا و میعراجی پێ کرد بردیە لای خوای گەورە تا ئاخر شوێن چوو کە منتەهی ئەعلای پێڵێن. هەتا بەردەم خوای گەورە چوو گفتوگۆش لەگەڵ خوای کرد. ئەوە بەسەر موساش ئازاڵ بوو. لە ڕێگاکان موساش لە موساشی بردەوە کە موسا داوای بینینی خوای کرد ڕەتی کردەوە خوای گەورە. ئینجا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کرد قبولی کرد. طبعا خوای گەورە خۆی داوای کرد ببینی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم. اینجا دێت باسی ئیسا و پێغەمبەرەکە صلی الله علیه و سەلەم. دەڵێ عروجی عیسەوی تا ئاسمان و شەمسی عالەم بوو. پێغەمبەر ئیسا کە بەرز بۆتەوە هەتا ئاسمانی یەکەم چووە بەرز بۆتەوە لە ئاسمانی یەکەم تا ئاسمانی شەمسی عالەمە ئەوەی کە ئاسمانی گەردوونی پێداڵن تا ئاسمانە چوە 7 طەبەقەمان هەیە تا ئاسمانی یەکەم چووە. عروجی ئەحمەدی تا لامەکان و شەمسی جانانە. بەڵام کەچی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە بەرز کرایەوە تا ئاخیر شوێن چوو بەرز کرایەوە. کەواتە بەسەر عیساش ئەزاڵ بردیەوە لە عیسا باوڵێ بە شێوەیەک لە شێوەکان. اینجا دەڵێت کۆتاییمین قسە دەڵێت سڕێیەک بوو هەموو شاباڵەوە جوبریلی زرقووە. پێغەمبەر جوبراییل خوای لێ ڕازی بێت 7,000 باڵی هەیە. ئەڵێت سڕێک بوو هەموو شاباڵەوە ئەو هەموو شاباڵی جوبریل کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەگەڵ خۆیان برد بۆ ئیسرا و میعراج لە شوێنێک لە شوێنەکان بە پێغەمبەری وت من ناتوانم لەو شوێنە زیاتر بێم کە لەو شوێنە زیاتر بێم دەسۆڵتێم. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ڕۆی کە جوبراییل بەجێمە. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەجێڕتە تەماشام کرد وەکو پەڕێکی ڕزی کەتووە لە عاردی. ئەلێ وهای لێ هات ئەو 7,000 شاباڵە. ئەلێ سڕێک بوو هەموو شاباڵەوە جوبریلی زرقووە لە ڕێگا بەجێما بوو دەیوت خزم مەیدانی سڵتانە. دەوێت ئەی محەممەد صلی الله علیه و سەلەم ئەوە مەیدانی سڵتانە من بۆم نەبێم تەنها تۆ بۆت هەیە بچی. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.